يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، سەرنج بدە و ورد بەوە لە بەیانی هەتا ئێوارە یان لە داهاتنی تاریکی شەو هەتا وەکو گزنگی بەیان ئەوەی لەم سەرزەویەدایە لە مرۆڤ، لە ئاژەڵەکان، لە باڵندەکان، لە خشۆک و مێرووەکان هەمووی بەدووی بژێوی ژیانی خۆیدا دەگەڕێ، هەمووی دەجوڵێتەوە ئەوێ ڕزق و ڕۆزی و پێبژێوی ژیانی خۆی دابینکە، بۆ ماڵ و منداڵی شتێک بەرێتەوە، بۆ بەچکەکانی شتێک بەرێتەوە. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلعنکەبوت ئایەتی 60 دەفەرمێ: وكأي من دابة لا تحمل رزقها الله يرزقها وإياكم. لخزمت أم آيات دادبين أما كلامي الله سبحانه وتعالى لقرآن كيدا أفرموا بورد بنوا أي إيمان داران لقل تويتي لقل منيتي لقل همومانيتي سرنج بدن ورد بنوا وكأي زور 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 كأي يعني بيشمار بيجمار للزندوران لم سرزوية داهان لا تحمل رزقها ڕزق و ڕۆزی خۆیان بە کۆڵیانەوە نییە. بەخوا دیقەتی ئەو هەموو زیندەوەرە بدە کە خوا دەفەرمێ یەکجار زۆرن، کە ئین معناکەی ئەوەیە گیرفانێکیان نییە پارەی تێدا بێ، گەنجینەیەکیان تێدا نی لە ماڵەوە نییە خەزیێنەیان تێدا هەڵگرت بێ، پارە و پوڵ، دینار و دۆلار، ڕزق و ڕۆزی فەردەئار لەسەرێکدانرا بێ، ئەوەیان نییە. موچەی مانگانە و معاشیان نییە، کارتی بانقیان نییە، موچەی خانە نشینیان نییە ئەگە پیر بوون و موچەیەک وەرگرن. خوا دەفەرمێ سەرنجیان بدەن، هەری هیچیان نییە. یعنی حەدە زۆر زۆر زۆرەکەی زیندەوەرانی سەر ئەم زەویە بەیانی بەسکی خاڵی لە هێلانە دەڕواتە دەرەوە، لە شوێن و مەئەواکەی خۆی دەڕواتە دەرەوە، باڵندە بێ، خشۆک بێ، مێروو بێ، ئاژەڵ بێ، هیچ شتێکی نییە لەم سەر زەویەدا. متمانەی بەڕەزاقیەتی ئەڵڵاه هەیە، دەگەڕێ، دەفڕێ، دەجوڵێ، ئێوارە بە چیکڵدانە و بەگەدەی تێرەوە دەگەڕێتەوە ناو هێلانە و ماڵەکەی خۆیەوە، شوێن و لانەکەی خۆیەوە. خوا دەفەرمێ الله یەرزقها، ئەوە هەمووی لەلایەن ئەڵڵاوە ڕزق و ڕۆزیەکەی بۆ دابین کراوە. وئیاکم، ڕزق و ڕۆزی ئێوەش دەدا، ئێوەی مرۆڤیش ئاوا ڕزق دەدا. قورئانتان کە خوێندەوە نابێ وشە بە وشە بیکەین بە کوردی، چونکە ماناکەی قورئان ناگا، لەسەر وشە بە وشەی ئاەتەکانی قورئان تکایە بوەستن. خوای گەورە فەرمووی وەکەئەیین، زۆر زۆر زۆری زیندەوەرانی ئەم سەرزەویە ئاوا پاشەکەوتیان نییە، گیرفانیان نییە، بەیانی بەسکی خاڵی و ئێوارە بە تێری دەگەڕێنەوە. بەڵام خوا نەیفەرموو هەر هەموویان. چاولەیە قورئان چەند وردە، ئەمە کەلامی خوایە، نەک پێغەمبەر نە هیچ کەسێک، هیچ بەشەرێک تەداخولی تێدا نەکردووە. خالیق خۆی دەفەرمێ زۆر زۆر زۆرەکەی وایە. بەڵام ئەگەر بیفەرموایە هەموو زیندەوەران، ئەها گومان لەسەر قورئان دروست دەبوو، چونکە زیندەوەرانێکمان هەن، باڵندەیەکمان هەن کە پاشەکەوت دەکەن. ئەوە تا لە جیهانی مێرووەکاندا هەنگەکان، مێرولەکان، سمۆرەکان، ورچەکان و چەندانی تر پاشەکەوتیان هەیە، خانە و لانەکەیان پڕ دەکەن لە زاد و زەخیرە، زۆریان پاشەکەوت لە خۆیان زیاتر هەیە. خەڵکانی ئاژەڵانێکی تر هەن، زیندەوەرانێکی تر هەن، سووڕی مدبوونیان هەیە لە سروشتا، ساڵی 3-4 مانگ سڕن لە کاتی سەرمادا، چەوریان لە ناو لەشی خۆیاندا هەڵگرتووە، واتە خەزنیان کردووە، چەوری لە ژێر پێست و لەشیاندا کۆبووەتەوە، لە کاتی سووڕی مدبووندا دەیخەنەوە ناو جەستەی خۆیانەوە، ئەوانیش پاشەکەوتیان هەیە. بۆیە خوا فەرمووی ئەمانە کەمن، بەڵام هەرە زۆر زۆرەکەی هیچ پاشەکەوتێکی نییە، هیچی نییە و بەس ڕۆژانە دەژی. الله يرزقها، سبحان الله، سيري وردي قرآن كان نيفرمو يرزقها الله، دبوايا خوي وابويا، بلام الله يرزقها يعني دڵنیابن تەنها و تەنها و تەنها الله خوي رزقيان دەدا.
چۆنیان ڕسق دەدا خوای پەروەردگار لە ڕێگەی تەوازونی ژینگەییەوە ئەم ئەندازەگیریەی داناوە بۆ هەموو زیندەوەران بەخوا بەس ئەڵڵای خالق خۆی دەزانێت بەڕێزان بە ئەندازەی بۆق خشۆک پەڕەسێلکە شەمشەمە کوێرە بە ئەندازەی ڕۆزی ئەوان خوا مێش و مێش و لەی داناوە ڕێک بەرامبەریان بۆی تێر و تەسەل پێی بژین بە ئەندازەی سیسارک و هەڵۆ و داڵ خوای گەورە ئاژەڵی نەخۆش و کەروێشکی نەخۆش و ئاژەڵی مردارەوە بووی لەو سروشتەیە داناوە هەمویان بە تێر و تەسەلی پێی دەژین بە ئەندازەی بەراز خوای گەورە گورگی داناوە ئێستا زۆربەی جار لە شوێنەکانی کوردستانە ئەڵەن بەراز هەراسانی کردوین ئەوە هی ئەوەیە گورگ زۆر لەناو براوە گورگەکان لەناو چۆن بەرازەکان زیادیان کردووە ئەینا بە ئەندازەی بەرازەکان گورگ خوای گەورە بۆی داناون ڕۆزی ئەمان لەسەر تێربوونی ئەوانە هەروەها چۆلەکە و کولە هەر وەختێ چۆلەکە کەم بۆەوە کولە زیاد دەکا بۆیە الله یەرزقها خوای گەورە فەرمووی تەنها خۆم ڕۆزیان دەدەم بەچی بە تەوازونی ژینگەیی بەم پێوەرە ژینگەییە بەس بەخوا بە ئەڵڵا دەکرێت بۆیە خوا نەیفەرموو هیچ ئاژەڵێک لە برسان نامرێ ئەهای وا هەیە بڵێ ڕەخنە دەگرم جاگە خوا ڕۆزی هەمویانی داوە ئەی بۆ ئاژەڵێک مندار بۆەوە ئەی بۆ خواردنی دەست نەکەوت ئەوە تەوازونی ژینگەیی بەهۆی دەستکردی مرۆڤەوە تێک چووە ژینگە پیس بووە ئاو لە شوێنێک نەماوە ئاژەڵەکان بردار دەبنەوە لە تینواندا مرۆڤەکان چون شاخ و دەشتیان لێ تەلبەند کردوون ئیتر تەوازونی ژینگەیی تێک چووە تۆی مرۆڤی لێت تێکدا ئەینا خوا ڕۆزی بۆ هەمووان دابین کردبوو بۆیە ئیسلامی ئێمە سەروەرمان صلی الله علیه وسلم فەرمووی بەخوا حرامە چۆلەکەیەک ڕاو بکەی یەک چۆلەکە بیکوژی ئیلا پێویستیت بە گۆشتەکەی نەبێت لە قیامەت ئەشکاتت لێ دەکا و لێت دەپرسرێتەوە یەک چۆلەکە بۆ خوا محاسبەم کا لەسەر چۆلەکەیە چونکە ئەم چۆلەکەیە تەوازونی ژینگە ڕادەگرێت ئەمە ڕۆزیە بۆ خشتی تر و ڕۆزی بۆ دانراوە تۆ کە ئەم چۆلەکەیت بە ناحەق کوشت تەوازونی ژینگەت لە ڕزق و ڕۆزی خوای پەروەردگارە تێکدا و محاسبەت لەسەرە ئیلا مەگەر پێویستیت بە گۆشتەکەی بێ زۆر کەس دەپرسێ ئەم کۆترە باریکە و کۆترە شینکانەی کە کۆتری ماڵی نین خۆمانە گۆشتیان دەخورێت نابێت ڕاویان کەی نابێت بیان کوژی نابێت هێلانیان تێکدەی چونکە ئەگەر ئەو کۆترانەمان لەناو بردن کە کۆتری ماڵی نین و کۆترە کێوی و باریکە و ئەوانیان قومریان پێدەوترێ وەڵڵاهی بەس حەشەرات و مێرو دەتخوا ئەوانە پاراستنی ژینگەکەی تۆیان پێسپێردراوە نەک تۆ گۆشتەکەیان بخۆی چاولێ بابوو باپیران ئێمەدایان گونا حەوازیان لێبێنن زۆر عاقڵ و دیندار و ژیر بوون بابوو باپیرانمان دەیانزانی ئەمە تەوازونی ژینگەیان پێڕاگیراوە مارێک ئەگەر هاتە ماڵەکەشتەوە لە ئەوروپا چونکە بە عیلم لەم ڕاستەقینەیە گەیشتون مارێک بێتە ماڵێکەوە ناچن بیکوژن دەستگای پۆلیسی ژینگەی لێ ئاگادار دەکەنەوە بە هەر شێوازێک بێمارەکە دەگرن و دەیبەن لە دەشت و دەرافڕێ دەدەن ئێمە لە شاخی شابۆی دەگەڕین کابرا دەماچەکەی بۆ دەردێنە بەخوا چاکم لێدا نەخێر غەدرت کرد چونکە بە لە ناوچوونی ئەو مارە مشک و جرج لە کێڵگەکاندا زیاد دەکا لێگەڕێ با تەوازونی ئەم ژینگەیە وەک خۆی بڕوا الله یەرزقها توخوا ئەمە ئەم تەوازونە بەغەیری ئەڵڵا نەبێ بە کەس دەکرێ نە بەخوا بە کەس ناکرێ یا ئەڵڵا تۆ ڕۆزی دەری هەمووانی جا خوای پەروەردگار دەفەرمێ الله یەرزقها تا ساغا ئەو باڵندە ئەو خشۆکە ئەو ئاژەڵە تا ساغا دەڕوا دەجوڵێ دەفڕێ بەیانی بەسیقەی هەیە و متمانە هەیە بە گەورەی خوا وەخوای گەورە زاکرەیەکشی نەداوەتێ بیری پاشەکەوتی هەر نییە بیری گرانی و نەبوونی هەر ناکاتەوە بەیانی دەڕوا وەڵڵا ئێوارە بە تێری دەگەڕێتەوە خوا ڕۆزیەکەی بۆ دیاری کردووە بەڵام کاتێک کە بەچکەیە سەیری کە ئەو چۆلەکەیە چەند بەتەماحەت خوا سەیری زەڕنەقوتە بکەن خوا دەفەرمێت دوو کتێبم بۆ داناون ئەم قورئانە کە ئێستا باسی دەکەین دەیخوێنینەوە ئەمە خوێندراوە بینراویش سەیر کە بە چاوی خۆت ئەو باڵندانە لە تەلەڤیزۆن لە ئەنتەرنێت تەماشایکەن بە چاوی خۆت ببینە ئەو زەڕنەقوتەیە چۆن چاوی نەپشکوتووە دەم دەکاتەوە ئەو باڵندە چەند بەتەماحەت چۆن دەنوک دەخاتە دەمیەوە بۆی دەڕشێتەوە ئەوەی خۆی ناخوا دەیدا بە بەچکەکەی هەتا پەڕ و باڵ دەردەکات چەند بە سۆز و میهرەبانی ئەوانەی ئاژەڵن لە پشیلەیەکەوە لە سەگێکەوە تا ئاژەڵە ئەوانەی گۆشتیان دەخورێت کە شیردەرن خوا سەیری کە ئەو بەچکەی چەند بەناز بەخێو دەکات چۆن بە زمان دەیلێسێتەوە ئامێزی بۆ دەکاتەوە چەند بە سۆزەوە شیری دەداتێ ئەمە لەکوێ فێری بوو الله یەرزقها هەمووی ڕۆزیەکەی ئەڵڵایە ئەم ڕەحم و بەزەی لە ناو دڵی ئەو دایکەدا دروست کردووە ئەو باوکە هاوکاری دایکەکە دەکات بۆ بەخێوکردنی ئەم بەچکانە ئەگەر کاتێک باڵندەکە نەخۆش بوو
کاتێ باڵیشکا کاتێک کە کوێر بوو کاتێک کە بەچکەکان دایک و باوکیان لەدەستدا واللهی بە سەدان و هەزاران بەسەرهات و کتێب هەیە کە من باسییان ناکەم و جەنابەت بیستوتە خوێندوتەوە بینیوتە لە ئینتەرنێتە سەیری کە خوای گەورە بە نارەکانی خۆی واللهی بەخێوی دەکا واللهی مار بە چۆلەکە بەخێو دەکا واللهی گوێدرێشە بۆ لەم کوردستانەدا کەوا گیانی لەدەستداوە و بەچکە و جاشکی تازەی بووە خوای گەورە سەگێکی بۆ ناردووە بۆی پاڵکەوتۆ شیری داوەتێ هەمووی لە کتێبە هەیە بینیوتانە و بیستوتانە خوا ڕۆزیەکەی بۆ دابین کردووە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە خوا فەرمووی وە ئیاکم ڕۆزی ئێوەش دەدەم بەڵام ئێمەی مرۆڤی جا کردەوە وە ئیاکم خوا پێیوتی نابێ مرۆڤ وەکو باڵندە بژی نابێ مرۆڤ وەکو ئاژەڵ بژی ئەی خوای ئێمە چۆن بژین ئەی ڕۆزی ئێمە چۆن داوە ئەی ئێمە چۆن ڕۆزی خۆمان بەدەست بێنین خوا دەفەرمێ نابێ ئێوە وەکو ئەوان بن وە ئیاکم ئێوەی ئینسان شتێکی ترن لەسەر زەویدا قورئان خۆی تەفسیری یەکتر دەکاتەوە سورة الأعراف آياتي 10 تفسيري وإياكم دكاتوا ولقد مكناكم في الأرض وجعلنا لكم فيها معايش قليلا ما تشكرون هذا فرمي أمسر زاوية إيوي مروفم تاني اشتجيكدو إيوي إنسان هدوها حرشي هو كاري بيبجيويش أبوم دابين كردون تفسير كان القرآن يكجار زور جوانيان لسر أمانو سيوا بەڵام دوو مامۆستای گەورەمان هەیە داخەکەم مەلای کورد گەلێک بێنازە و خۆشمان قەدری عالمەکانی خۆمان نازانین ئەو هەموو تەفسیرەم خوێندۆتەوە لە مەسافەی ئەم هەفتەیەدا واللهی هیچیان وەکو مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە مەلا عەبدولکەریم مودەڕیسی کوردیان خوا ئاگادارە تەفسیری ئەوە هاتە نەکردووە مامۆستا مەلا عەبدولکەریمی بیارە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس جێگەی بەهەشتی بەرین بێ تەماشاکەن لە تەفسیرەکەیدا لە بەرگی سێدا لە لاپەڕە 113دا لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ ئەسبابی ژین و ژیوارمان بۆ دانان و مەیدانی کاسبیمان پێدان سبحان الله چەند جوانە ئێوەی مرۆڤ وەکو باڵندەکە نین ئێوە مەیدانی کاسبی خوا بۆ داناون دەبێت لە ڕێی کەسابەتی حەڵاڵەوە نانی خۆتان بەدەست بێنن مفسری گەورەی قورئان جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزی هەڵەبجەیی لە تەفسیرەکەیدا لە بەرگی سێدا هەروەها ئەویش لە بەرگی سێدا لە لاپەڕی 348 دەفەرمێ کە دەڵێ قەلیلا ما تەشکوڕون ئەی مرۆڤ تەماشاکە خوای گەورە بۆ هەموو گەلوونەتەوەیەک لە هەر نیشتیمانێکە سێشتی پێبەخشیوی یەکەمیان هەرچی پێداویستی ژیانی تۆ بێت لە خاکەکەی خۆتا خوا دابینی کردووە دووەمیان خوای پەروەردگار لە وڵاتی خۆتا دابینی کردووە پێویست ناکە بە دووی دابگەڕێ بۆ وڵاتان شت هاوردەکەی خۆت هەتە سێمیان مڵکی خۆتە تاپۆی خۆتە هینەتەوە و خاچی خۆتە دەتۆ شکری ئەڵڵای لەسەر بکەونی میلەتەکەی خۆتی پێبەخێوکە چەند قسەیەکی جوانە بەڕێزان و ئیاکم خوا فەرمووی بە هەڵە لە دینی خوا حاڵی مەبن تۆ جیاوازی لە باڵندە و ئاژەڵ و خشۆک تۆ هێلانەت نییە تۆ دەبێت خانووت هەبێ تۆ نابێت لە کەپرە بژی تۆ نابێ هێلانەی پوش و پەڵاشت هەبێت دەبێت خانوویەکی شایستە بە ژیانی مرۆڤانەت هەبێ دەی بەڕێزان دەستگای خانوبەرە درێژی ناکەمەوە چەند کەس لە ڕێگەی خانوبەرەوە لە دروستکردنی کەلوپەلەکە تا وەستا و بیناکە چەند کەس نانی لەسەر دەخوا بە ملیۆنەها خەڵک نانی لەسەر دەخوا وایان نە بەس لەسەر کەرەستەی خانوبەرە خوا چونکە خانووی بۆ تۆ داناوە نەک هێلانێ باڵندە تۆ پەڕووباڵن نییە خوریت پێوە نییە تۆ جلوبەرگت دەوێ دەی حەل لە دروستبوونی جلوبەرگەکەوە لە لۆکە و پەموەکەوە حتا دەگاتە سەر خەیاتەکە کە بۆت دەدورێ خوا بە ملیۆنەها خەڵک نانی لەسەر ناخوا بەس لەسەر جلوبەرگ لە تا دوکاندارەکە و تا ئاخریەکەی تا ئەوەی بەسارەکە نەقڵی دەکا هەروەها بەڕێزان تۆ مرۆڤی دانەوێڵە ناخۆی خوای گەورە خۆ دەیتوانی مستێ ئاو گەنم بێنی بیکەیتە ئاو بیخۆی بەڵام نە بۆ ئەوەی بژێویەکەمان فراوان بێ مەعایشە خوا دەفەرمێ مەکەناکم دانانی تۆ لەسەر زەویدا یەکسانە بە مەعایشە بژێویەکەم لەسەر کەسابەت بۆ داناوی ئەبێ هەر یەکە کەسابەتێک بکە تۆ گەنمەکە ناخەیتە دەمتە وەکو باڵندە بیخۆی دوو لە ڕووتان پەرژین بێ وەکو ئاژەڵ دەمی تێنانی و نایخۆی بەڵ بە پوشی وشک ناژی بە گەڵای دار ناژی تۆ پێویستی دەوەی گەنمەکە دەبێت بیچێنی بیدووریتەوە بیبەی بۆ ئاش بکرێ بەنان نانەوە جا بەس بزانێت لەسەر نان و سەمون و ئەوانە بە ملیۆنار خەڵک دەژی تۆ پوشی وشک ناخۆی ئەنواع خۆراکت دەوێت لە سەوزە و میوە و برنج و گۆشتەوە حتا خۆراکەکانی تر بە ملیۆنەها خەڵک لەسەر ئەم بوارە نانی خۆی دابین دەکا خوا ئەمەی بە حیکمەت داناوە هەروەها تۆ مرۆڤی نەخۆش دەبی بەس لە سلکی پزیشکیدا بە ملیۆنەها خەڵک نان دەخوا تۆ مرۆڤی کێشەت دەبێ
ئەم هەموو ملیۆنەها خەڵکە لەسەر بواری پۆلیس و ئاسایش و پێشمەرگە و پۆلیسی هاتوچۆ و ئاگرکوژێنەوە و دادوەر و مەحامی و گرتوخانە ئەمە هەمووی لەسەر ئەوانەی ئاژاویان هەیە نانیان لەسەر ئەوانە دابین کراوە بزانە هەر یەکە خوا پیشەیەکی بۆ دابین کردووە تۆ دەبێت بخوێنی وەزارەتی خوێندنی پەروەردە و خوێندنی باڵا بە ملیۆنەها خەڵک لە جیهاندا لەسەر ئەوە نان پەیدا دەکات خوا دەفەرمێت لە ئایەتەکەدا مەککەناکم لەگەڵ معایشە وەئیاکم مرۆڤ نابێ وەکو ئاژەڵ و باڵندە ڕزقی دابین کرابێ ئەبێ پیشەی هەبێ کەواتە بە کوردی و بە پوختی خوا دەفەرمێ ئێوەی ئینسان شایستەی ڕێزن لەسەر زەویدا ئەبێ کارت هەبێ یعنی نابێ ڕۆژێ بێکاربی نابێ موچە دوابکەوێ ئەبێ کارت هەبێ ئەبێ ئەو کارەی کە دەیکەی ئەو موچەی وەری دەگری شایستە بە ژیانی مرۆڤێکی سەردەم ڕزق و ڕۆزی خۆت و ماڵ و منداڵی پێدابینکەی نەک مەمری و مەژی ئەوە لە دینی ئێمەدانیە سێیەمیان ئەوەندە وەرگری و ئەوەندە پەیداکەی کە پاشەکەوتت هەبێ هەر پیشەیەکتان کرد هەر موچەیەکت هەبوو ئەم سێ سیفەتەی تێدا نەبوو دڵت پێی خۆش نەبێ ئەوە زوڵمی بەشەرە نایاڵێتەوە وابی ئەی ناخوا وای دانەناوە یەکەم دەبێ هەمیشە بێ بەردەوام کارەکەت لەدەست نەدەی موچەکەت لەدەست نەدەی تخوا ئەوە وڵاتە چاول لێبێ وەڵڵا هات بە پەلا هەنووکە هەلووکە 1001 درۆ دەلەسا ئەگەر هات دابەش دەکرێت خەمتان نەبێت جاگە هات خۆ قابلە دشت مشک نایخۆ تخواوە هەواڵی سەر تەلەڤیزۆنە موچە بخۆرێک دووسێ مانگە معاشی وەرنەگرت بێ چاوەڕێ بکە دێ و نایە خوا دەفەرمێ وانییە من وامدانە نابووە ئێوە لەسەر زەویدا ئەوە زوڵمی بەشەرە وای لە ئێوە کردووە تۆ نابێ ژیانت وا بێ ئەبێ هەموو ڕۆژە و موچەکەت سۆگەر بێ کارت هەبێ وە شایستە بە ژیانی مرۆڤێک خۆت و ماڵ و منداڵت بژی کاکە نابێت تۆ لە کولانەدا بژی نابێت لە ئەشکەوتا بژی تۆ دڕندەنی تۆ دڕندە و باڵندەی شێوینی تۆ ئاژەڵە شێوینی دەبێت تۆ خانوت هەبێ لەسەر زەویدا تۆ خەڵکی ئەم وڵاتی معقولە 100 متر زەوی نەبێ هەتا مردن کرێتی بی خوا فەرمی وامدانە نابوو وامدانە ناوە بۆ ئێوە ڕزقی تۆ وانییە سێیەمیان دەبێت پاشەکەوتت هەبێ ئیلا زیادەیەک هەبێ بۆ منداڵەکان دەدوای خۆت بە جیان بێڵی واللهی زۆر بەمان ژیانمان وانییە بەڵام ئەمە قورئانە قورئان فەرمووی دووەمیان کە نەخۆش کەوتی کە بێکار بووی کە منداڵەکانت بێدایک و باوەک بوون نابێت لەسەر تەلەڤیزۆن ڕێزم هەیە بۆوانی کە خزمەت دەکەن بەڵام 100 جار لێ بدرێتەوانێ چ فرمێسک بە چاوی بێوەژ نابێتە خوارێ بە دێر چاوی مناڵەکانی و ئینسان دڵی دەبێ بە ئاو نابێ وڵات وابێ خوای گەورە دایناوە دەفەرمێت تا توانای کارت هەیە دەبێ کار بکەیت کە نەخۆش بووی کە پیر بووی کە بێکار بووی کە منداڵت هەتی و کەوت واجبی حکومەتی وەختە بەخێویان کە ها ئەوروپا و سیستەمەی هەیە پێڵەن سۆشیالە کەس لەوێ کێشەی ژیان و جێگەی نییە ئیلا حکومەت تا کار دەکەی زەریبەی زۆر لێدەستێنێ بەڵام لە پیری و لە نەخۆشی و لە کەتیوی منداڵەکانتدا دڵنیا بە نایاڵە پەچیان بکەوێ دڵنیای لەوەی کە موچەکە دوا ناکەوێت ئەو سیستمی ئەوروپا و ئەمریکا و ڕۆژ ئاوە هەمووی سیستمی ئیسلامی لە قورئانە وەرگیراوە ئەوەی ئێمەی موسڵمان لە وڵاتی موسڵمانانە جێبەجێمان بکردایە داخی گرانم ئەمە بە چی دەکرێت ئەمە بە سیستم دەکرێت بەڕێزان ئەمە بە ناسیاوی ناکرێت ئێمە 32 ساڵە حکومەتی هەرێممان هەیە من دەستخۆشی دەکەم لە هەر کەسێک کە قسەی خێر دەکا وەڵڵی کاری کەس نادیدە ناگرم ئیسلام وای فێر کردوم مینبەر وای فێر کردوم هەر کەسێک بە سەردانێک بە وەفدێک موچەیەک بۆ ئەم میلەتە بێنێکا کە دەستت خۆش بێ و ماڵت ئاوا بێت تازە لێ قەوماوی نیێمە بەس دەبوو وا نەبووی نایە کاکە گیان موچەی وڵات بە سەردان و بە وەفد و بەوانە ئەم مانگە دێ و بە قەرز دەدەمێ و زیادەکەم لێ وەرگرەوە وا وڵات بەڕێوە ناچێ وڵات ئەبێ سیستم و نیزامی هەبێ ڕێزم هەیە بۆ ئەو دڵسۆزانەی کابران نابێت لە ناو سیاسەتا بە قوربان لەبەر خاتی ڕیشی سپی من بە قوربان سەردانێکت دەکەم و لێت دەپاڕێمەوە یارمەتیم دە و ئەم دوو موچەم بۆ بنێرە ئەوە پاڕانەوە لە منتیقەی عەشایرا دەخوا ئەوە لە ناو ماڵا دەخوا ئەوە لە ناو وڵاتی خۆتا دەخوا لەگەڵ بێگانەدا لەگەڵ وڵاتی بەرامبەر تا ئەبێ سیستم و نیزام هەبێ یاسا هەبێ بە یاسا کاروباری خەڵک ڕێک بکرێ ئەینا بەخوا ژیانمان خراپتر دەبێت درێژە بە وتارەکەم زیاتر نادەم ئەوە تەفسیری ئەو ئاتە بوو کە خوا فەرمووی ڕزق و ڕۆزی ئەو باڵندانە ئەڵڵاه یەرزقوها خشۆک مار مێرو هەمووی ئەوا دەدەم سەیری کە خوا چەند ڕۆزی دەرە بەڵام تۆی مرۆڤی جیا کردەوە وەئیاکم ئەبێت تۆ شایستە بە ژیانی مرۆڤانە بژی بەڵام بەخوای کاکە ئێمە 32 ساڵ حکومەتی کوردیمان هەیە خوا لێمان تێک نەدا وەڵڵا ئێمە قەت ناشکر نین بەدەسەڵاتی خۆمان پەنا بەخوا وەڵا ماڵی ئەو کەسە وێران بێ کە ئاواتی ئەو بێ بێگانە بێتە وڵاتەکە ئەو حکمڕانی بکە بەخوا برا هەمومان دڵسۆزین
من تۆ هەموو ئەم نوێش خوێنانە هەموو ئەهلی ئەو بازاڕە هەمومان دڵسۆزی حکومەتی خۆمانین بەس کاکی بەڕێزم ئەم وڵاتەی ئێمە 32 ساڵە وە لە پێشتریشە لە زمانی شاخیشە لەسەر حکمی ناسیاوی تەکلیف لێ دەکەم شتێکم بدەیە فڵان مەسئولە بناسە موچەیەکت بۆ ببڕێتەوە ژیان ئەوە بڕێن ناچێ وا من و تۆ کۆتایی بە ژیانمان هات گوناحە منداڵەکانمان ئاوا بە سەقەتی پەروەردە بکرێن ئاوا چاوەڕێ بکەین و فرمێسک بە چاوماندا بێ و چاومان لەسەر تەلەڤیزۆن بێ هەواڵ بەس موچە دێ و نایە و دەنێرن و وەڵڵاهی ئەو قەرزانە کە بۆمان دێ نەوەی نەوەکانی من و تۆ باجەکەی دەدا هەموو لەسەر حیسابە نابێ وابێ نکتەیەک هەیە هەر ڕاستەقینەیە لە مێژووی ژیانی سەرکردەیەکی ئەم کوردەدا نووسراوەتەوە ساڵی 83 ئەوانە بووە یەکێک لەو سەرکردەی حیزبە کوردیەکانی ئەم وڵاتە ناوی بانەهێنم بە پێشمەرگە و بە فەرماندەوەی سەربازی و بە کادر عەسکەری سیاسیەکان دەڵێ لەمە دووە کەس نەیە داوای تەکلیفی شەخسیم لێ بکە لە ڕێی فەرماندەیی و تیپەکان و لە ڕێی مەکتەب ڕێخستنەکانی خۆتانەوە داواکارم بۆ بنووسن وەکو سەرۆکی حیزب و سکرتێری حیزب ڕۆژی دوای ئەوە کە کۆبوونەوە گشتێکە دەبێ پێشمەرگەی قۆڵ دەکا بە خۆڵی ماما و ئەڵێ وەڵایی ئیشێکی تایبەتم پێێتە ئێڵە من دوێنێ پێموتی کاکە دوێنێ پێموتم بام شتانە نەمێنێ باشت بە سیستم بێ بە نووسین بێ بە بەرزکردنەوەی پلەکان بێ بۆ سەرەوە ئەڵە قوربان تۆ بڕۆ بە پیاسەیەک بکەین لەسەر مەقەڕی بارەگاکەی خۆیان بارەگای سکرتێر قۆڵ بە خۆڵی ماما دەکا و دەیبا بۆ ئەو سەر و جارێک دێنەوە و دەڵێ دەیفەرمووی شەکەت بڵێ وەڵا قوربان یەک ئیشم نەبوو ئەڵێ ئەی منت بۆ ئاجیا کردەوە هەڵە قوربان بەس مەبەستم ئەوە بوو لەبەر چاوی ئەو مەسئولە عەسکەری و کادرە سیاسیانە و ئەو پێشمەرگانە سام و هەیبەتێکم منیش هەبێ بڵێن لەگەڵ ماما دۆستایەتی هەیە ئەوە تا پیاسە بەیەکەوە دەکەن دوو خۆڵیان و دەچن مام دەست دەکا بە پێکەنین دەڵێ قوربانت بم مامە بتخۆم پێکەنینەکە زیاد کە با بڵێن نوکتە و سوعبەتیشی لەگەڵیا هەیە ئەوەندە پلەکەم بەرز بێتەوە برام ئێوە دەچن بۆ بەغا و بۆم لاولا بەس پێ دەکەنن ژیان بە پێکەنین و بەوەی دۆستی فڵان کەسم و فڵان کەس خاتری گرتم بەخوای وڵات وا بەڕێوە ناچێ وڵات پێویستی بە شتی کۆنکریتیە بە سیستم و نیزامە ئێمە شاخەکە و شارەکەمان هەمووی هەروەکو یەکە دەی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەیت یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا لەم قورئانە باشتر حاڵیمان کەی وەڵڵاهی تا نەگەڕێینەوە سەر قورئان ژیانمان خۆش نابێ خوا تۆ ڕۆزیدەری هەمووانی ڕزق و ڕۆزی هەموومانت دابین کردووە یا ڕەبی خوا وڵاتێکی پڕ لە عەدالەتمان پێ ببەخشی ئەوانەی لێپرسراوی دارایی ئەم وڵاتن خوا بە ئاگایان بێنیەوە خوا بە ئاگایان بێنیەوە خوا گەورە دەرگای ڕزق و ڕۆزی لە هەموو لایەکمان بکەیتەوە لە بەڵای هاتوونە هاتی موچە خوا بۆ جایگزاری ڕزگارمان کەی وڵاتێکی پڕ لە عەدالەت و سیستم و حکومڕانێکی جوانمان هەبێ یا ئەڵڵاه لێت دەپاڕێمەوە لە ناخی دڵەوە خوا ئەو هەموو ئیماندارە بە حەقە دەڵێ ئامین ئەوەی نەخۆشە خوا شیفای بدەی خوا ئەوەی نەخۆشە شیفای بدەی ئەوەی دڵ بە خەم ڕزگاریکەی لە خەم و خەفەت یا ڕەبی خوا ئەوەی لێ قەوماوە ئەوەی بە ناحەق ژیراوە دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە یا ڕەبی خوا ئەو هەموو کوڕکچە گەنجەمان هەیە زۆری لەبەر نەبوونی و نەداری و بێجێگایی هاوسەرگیری بۆ نەکرا خوایە کاریان بۆ ئاسان کەی بە ئاواتی دڵی خۆیان بگەیەنی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون